بڵێ مامۆستا جواب مەیتەوە نەوەڵا مامۆستا پرسیارەکان چۆن بوو وەڵی زۆر ناخۆش بوو کاگرێبیم پرسیارەکان چۆن بوو بەڕاستی جوان و بەسەلێک لەوتی تۆ هاتوویڵی مەڵێ مامۆستا لە دەرگاکەوە هەتاستۆ دوێر پێماوەتی مامۆستا پێم ناخۆشە من ئەوەی کە لە دەرێوتم ئێستا لێرە نایڵێم لەبەرەوەی ئەو کەسێک کە خۆی بە مامۆستا ئازانێ من باسی کێەکەم و پێشم ناخۆشە لەبەرەوەی خۆزگە مامۆستا بووایە بەڵام کە مامۆستانیە ئیتر من پێم ناخۆشە پێم بڵێن مامۆستا باشە کاگڕێبی لە بەرنامەکە کاتێکە وەسفی ئەردەڵام بەکرت کرد هەستێکی زۆر لە تۆ بینرا باسی خۆت و ئەردەڵام بەکرم بۆ بکە لە ساڵی 2005 تاوەکو 2008 من لە زانکۆی کۆیە بەرپرسیەکەی هوەری بووم ئەو 3 ساڵە هەموو ئێوارەیەک دەبواە من سعات 9 لە ماڵ بم چونکە ئەردەلان دەدەقەی دانا بوو کە بەیەکەوە قسە بکەین لە تەواوی ئەو 3 ساڵەدا دەیان بابەت و هەزاران شتمان باس کرد یادی بەخێر ڕۆحی شاد ئەوە جگەلەوەی کە لە ساڵی 94 یان 95 بالضبط لەم بینی ئەم 2 ساڵە بە کۆمەڵێک پارەی زۆرەوە هاتەوە تاوەکو 5 هونەرمەندی میوزیک ژەن لەگەڵ خۆی ببا ڕۆحی شاد بێ من و هونەرمەندان زەکەریا جەلال شاکر مامۆستا سەید ئەحمەد ڕەواندزی لەگەڵ چەتۆ نەورۆز بەڵێ ئەم 5 قەرار بوو بۆ ئەو هاتبووە کە ئێمە بچین لەگەڵ ئەو هاوکار بین تاوەکو گروپێکی جوان بۆ ئەردەلان تەشکیل بکەین تاوەکو جوانتر بەرهەمەکانی پێشکەش بکە ئیتر بەداخەوە کەسمان لەگەڵی نەچوین تەنها زەکەریا چوو یادگاری زۆرە لەگەڵ جوانە مەرگ حیف و مەخابن حیف خۆزگە ئێستا مابووە چونکە دڵنیام ئەگەر هەتا ئێستا مابووە هەزارەها یادگاری جوانتر لەوەی کە هەبوون دەبوون بەڵام ئیتر خوا بۆ خۆی بردە و ڕۆحی شاد بێ ڕۆحی شاد بێ ئەم هاوڕێتێ نزیکە لە بینی ئێوەیە هەبوو یادی تۆ بۆچی بە دەنگی ئەردەڵام بەکرد گوێمان لێ نەبوو بەداخەوە لە ساڵی 94 ئاوازی یادی تۆ لەدایک بوو دوای چەندین ساڵ بەدەستی هونەرمەندێک کە قەرار بوو بیگەێنێتە دەستی جوانەمەرگ دوای 7 ساڵ کاتێک ئەردەلان هاتەوە ئەرێوتم کاکە ئەرێوتم تۆ بەڕاستی ئەم ئاوازە هێندە ناخۆش بوو تۆ جوابم لێ نەژێڕی و نەیڵێ و ئامادە نەبی تۆماری بکەی وتی چۆن وتم یادی بەخێر وتم دەی خۆتم لێ لە ژێریدا وتی بڕوام پێ بکە ڕێبین نازانم تۆ باسی چی دەکەی وتم کاکە من 7 ساڵ بەر لە ئێستا ئاوازی یادی تۆم بۆ تۆ دانا کە پێشکەشی تۆی کەم بەداخەوە تۆ هەر بێدەنگ بووی وتی دەکرێت بۆم بڵێ بۆم وت شۆک بوو وتی دەکرێت بزانم بەدەستی چوو هونەرمەندێک بۆت ڕەوان کردم وتم بەڵێ فڵان کەس ئیتر تەلەفۆنی بۆ کرد و دیار بوو کەمێک لێ تۆڕە بوو ئاوتی ئەی ئێستا چی وتم مەڵا بەداخەوە دوایەوە تۆ بێدەنگ بووی من پێشکەشی گۆران ساڵحی خۆشەویستمم کرد تەلەفۆنی بۆ گۆران کردوتی لەکوێی وتی نازام لەکوێ بوو بەڵام وتی تکایە بە پەللا وتی وەرە شیراتۆن ئیشم پێێتە هەرهات 6 مەتری ما بۆ گۆران بگاتە لای ئەردەلان وتی یادی تۆی چێ وتی تۆی ئیترە سەباوەڕی بە من کرد کە من 7 ساڵ بەر لەو کاتەی کە گۆران تۆماری کرد یادی تۆ خۆزگە ئیتر بڕیار بوو بەداخەوە کە بەیەکەوە لەگەڵ گۆرانی خۆشەویستم بڵێن ئەم کۆپلەیەک و ئەو کۆپلەیەک بەڵام ئیتر مەرگ ڕێگەر بوو لە بەردەمی ئەوش بەداخەوە ڕۆحی شاد بێ عەدنان کەریم بە دەر لە هاوڕێیەتی چ شتێکە گەیەنێ بۆ ڕێبین جەمال
عەدنان کەریم پارچەیەکە لە هونەر، پارچەیەکە لە جوانی، پارچەیەکە لە هەموو ئەو جوانیانەی بەسەر هونەردا پڕژاون. دەتوانم بڵێم تاکە هونەرمەندە تا ئێستاشی لەگەڵ بێت هیچ حسابێکی بۆ ئەو ڕەشەبایە بێ ویژدانیەی هونەر نەکردووە و هەر بەردەوامە. لەگەڵەوەی کە دەزانم هەموو ئەو بەردەوام بوونە لەسەر حسابی خۆی و ماڵ و منداڵ و ئیمکانیەتی مادی ئەوە، بەڵام هێشتا ڕێگر بووە لە بەردەم ئەوەی کە کار نەکا. عەدنان لای من زۆر تایبەتە، زۆر گەورەیە، زۆر جوانە. هەرچەند باسی جوانی و هەرچەند باسی هونەر و هەرچەند باسی دەنگ و هەرچەند باسی هەستی عەدنان بکەم، هێشتا پێم وایە من قەرزاری ئەدەب و هونەر و دەنگە جوانەکەی. مامۆستا ڕێبین کاگڕێبین مامۆستا ڕێبین کاگڕێبین کاگڕێبین کەسێکی زۆر هەیە من و لەسەر خۆیە. ئەم لەسەر خۆبوونەش لە کارە هونەریەکانی ڕەنگیاوەتەوە؟ خۆزگە لە منداڵی ڕێبینتان دەبینی پێچەوانەی ئێستای هێمنی ڕێبین. مناڵێکی بێعار، مناڵێکی تەمبەڵ، مناڵێکی هار و هاچ. مامۆستاکان لە قوتابخانە لە سەرەتایی لە متەوەسە لە یادادیە دەستی یەک بەیەکیان ماز دەکەم ئەوانەی ماون خۆڵی قەبرەکانی ئەو مامۆستایانەشم ماچ دەکەم کە ماڵ ئەوەیان لێ کردوم، چونکە بەڕاستی لە منداڵیدا زۆرم ئەزیەتدان داوای لێبردن لە هەر هەمویانەکەم. پێچەوانەی ئێستا هار و هاجی ئەو هێمنی ئێستای بەڕێبین بەخشی. پێشم وایە هونەر زۆر شت لە مرۆڤدا دەگۆڕێ. کاتێک تۆ هەستت کرد بەوەی میلەتێک چاوەڕێی، کۆششی تۆیە میلەتێک چاوەڕێی ماندووبوون و هونەرە لە تۆ، دەبێت تۆ ئەگەر خەڵکی ئاسایی جارێک بیرکاتەوە ئەبێت تۆ دەجار بیرکەیەوە. ئەگەر خەڵک جارێک جوانی ببەخشێ چونکە تۆ هونەرمەندی دەبێت دەجار بیبەخشی. ئەم هێمنیە لەوە سەرچاوی گرتووەکە هونەر دەتگەیەنێ بەو خاڵە جوانانەی، بەڵام بەو مەرجەی تۆ بڕیارت داوێ بەڕاستی هونەرمەند بی. کەی گوێمان لە تازەترین بەرهەمی ڕێبین جەمالە بێت؟ دوای بەرنامەیە بەرنامە یەکسەر. باشە کاک ڕێبین، ئەتوانی لێرە پارچەیەک یەک کۆپلەی بچووک لە بەرهەمە تازەکەتمان پێشکەشکەی؟ بەسەر چاو لەگەڵەوەی کە دەزانم بڕیارم دابوو بۆ کەسی نەڵێم دوای ئەو ماوە زۆرەی بێدەنگیەی ڕێبین پێم وایە ئەو حەقە بە ئێوەی خۆشەویست و ئەزیز بدەم کە پارچەیەک لەو بەرهەمەی هێشتا پێشکەش نەکراوە پێشکەشی بکەم. بەڵام بەرلەوەی پێشکەشی کەم ئەمەوێ ئەگەر بە چەندێ ڕێک باسی مەرحەمە بکەم. لەم کوڵبەی ئەحزانە تەمەنی ئەم گۆرانیە، تەمەنی ئەم میلۆدیە 600 ساڵ بەر لە ئێستایە. 600 ساڵ لە هەک بە پڕجوانەکەی کۆیە. جارێکی تر دیسانەوە دەچینەوە کۆیە لە بەرەوەی تەمەنی شاری کۆیە. ئێساشم نەبیرە یادی بەخێر 20 دەی 1970 هونەرمەندی گەلتار تۆفیق کۆچی دوای کرد و ماڵاوایی لێکردین. ئەگەر هەڵم نەکردبێ یا خود چلەکەی بوو یا ساڵ یادەکەی بوو. مامۆستا خالید دلێر لە کاتی گۆرانی وتندا زۆر بە جوانی گۆرانی دەچرکی، بەڵام لە کاتێک سەکردندا زمانی تەتەڵی دەکرد. بۆیە نووسینەکەی ئەو سپێردرا بە مامۆستا فازیل شەڕۆ کە ئێستا مامۆسایە لە زانکۆی کۆیە. ئەو خوێندیەوە سەرەتای نووسینەکە دەڵێ 2000 ساڵ تەمەنی شاری کۆیە، واتە لە ساڵی 1970ەوە یان چلەکەی بوو. ئەگەر ساڵ یادیشی بێت 1970 لە 1966ەوە تاوەکو ئێستا تەمەنی شاری کۆیە 2000 و ئەوەندە ساڵەیە. واتە ئاسایی ئەگەر میلۆدیەک بە تەمەنی 600 ساڵ لەم شارە دیسانەوە جارێکی تر بە دەنجێک کە ڕێبین جەمالە نوێ بکرێتەوە.
لم قلبي أحزانا عشقي سنمكم بو لم قلبي أحزانا عشقي سنمكم بو لم شول بيابانا باغي دمكم بو لم شول بيابانا باغي دمكم بو سپاس زۆر سپاس کاگرەبین ماندوومان کردی ئەگەر شتێکت هەبێ بۆ پرۆگرامەکەمان و بۆ 1964 لە ناخی دڵمەوە پیرۆزبای ئەو بەرنمەیەتان لێ دەکەم لەبەرەوەی بەڕاستی سەرنجڕاکێشە و پێشم وایە کۆمەڵی خەڵکی زۆر جوانتان لە دەوری ئەو بەرنمەیە کۆ کردوەوە هیوای سەرکەوتن بۆ تۆ بۆ تەواوی ستافی ئەم بەرنمەیە دەخوازم هیوادارم هەمیشە ئاوە گەشاوە بن ئاوە پڕبەرهەم بن هەر ئاوە جوانی بتان بینین زۆر سپاس کاگرەبین گیان بەخێر